پشتیوان بەخوا ڕایان دەگرین پشتیوان بەخوا ڕایان دەگرین بەم شێوەیە کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە دەستی بە بانگەشەی هەڵبژاردن کرد و وێنەی کاندید و فلێکس و لۆگۆی کۆمەڵیان لە شەقامەکاندا هەڵواسی. ئەندامانی کۆمەڵیش دەڵێن ومێدیانەیە خەڵکی ئیسلام دۆستی پارێزگاکە متمانە بە کۆمەڵ بدەن. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان. ئێمە لە پارێزگای هەڵەبجە بانگەشەی هەڵبژاردنمان دەست پێ کردووە و داوا لە جەماوەری پارێزگای هەڵەبجە ئەکەین متمانە بە کاندیدەکانی ئێمە بدەن. کاندیدەکانی ئێمە خەڵکێکی دەستپاک و ڕاستگۆ و بوێرن و بە پشتیوانی خوای گەورە ئەوەی کە لە دەسەڵات و توانای ئێمە بێ بۆ خزمەتکردنی ئەم شارە لە ڕێی دەنگی دلێری کاندیدەکانمانەوە لە پەرلەمان پشت بەخوا دەنگی دلێری کاندیدەکانمان لە پەرلەمانی کوردستان دەنگی ئەوانە بێت لە پارێزگای هەڵەبجە. بە گڕوتینێکی بەهێزەوە بانگەشەی خۆمان دەست پێ بکەین. هیوای سەرکەوتن بۆ تیمەکانی ترشمان نەخوازیین لە هەموو شار و سنوورەکانی ترە مێ دەکەین ئینشاءڵڵا خەڵک و جەماوەرش پشتیوانێکی بەهێزمان بێت لەم بانگەشەیە بۆی بتوانین ئەنجامێکی باش بەدەست بێنین. کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە 5 کاندیدی بۆ پەرلەمانی کوردستان هەیە، 2 پیا و 3 ئافرەت چاوەڕوانی هیممەتی مسلمانان و خەڵکی ناوچەکەن تاکو لە ڕێگەی دەنگەکانیانەوە شوناسی ئیسلامەتی هەڵەبجە بپارێزن. بسم الله توكل على الله لا حول ولا قوة إلا بالله. ئێمە بە بسم الله الرحمن الرحیم و بە دروشمی ئاینی پیرۆزی ئیسلام و بە ڕایان دەگرین دەستمان پێکرد ئەوەی لەسەر ئێمە هەوڵ و تێکۆشان و خۆدانە دەست خوای پەروەردگارە و ئەوەی لەسەر جەماوەری بە شەرەفی شاری هەڵەبجە و بازنەی هەڵەبجە سیروان و خوڕماڵیشە پشتیوانیکردنی لیستی کۆمەڵی دادگەریە لە کوردستاندا. ئێمە داواکاریمان لە خەڵکی جەماوەری ئەم سنوورە هەیە کەوا خەڵکانێکی ڕازگۆ و دەستپاک و ئەمینن دەنگ بدەن بە لیستی کۆمەڵ بۆ ئەوەی کۆمەڵ بتوانێت خێزانەکانیان بپارێزێ، گەنجەکانیان لەسەر ڕێگەی ڕاست گەنجەکانیان دامەزراو بکە، تەنها ئەوەیش ئەتوانێت کۆمەڵگە بپارێزێ، خێزان بپارێزێ. ئەمەش ئارامی کۆمەڵگە و خێزان مسۆگەرەکە لە سایەی کەسانێکی دەستپاک و ئەمین و ڕازگۆیە. کۆمەڵی دادگەری بە ژمارە 147 و بە دروشمی ڕایان دەگرین بە 59 کاندیدی بێر و ڕازگۆ بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکات و لە ڕێگەی بەرپرس و کارگەڕان و ئەندامانیەوە لە سنووری سەرجەم مەڵبەندەکانەوە بە گەرموگوڕی و دڵسۆزیەوە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ کرد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.